عێراق دەیەوێت یان نا ئەمانە کۆمەڵی پرسین ئێمە دەمانەوێت لەگەڵ میوانەکەمان تاوتوێ بکەین و قسەی زیاتری لەبارەوە بکەین میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر علی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر ڕاستە خۆل لە ستۆدیۆ لە لامان میوانەکە دکتۆر زۆر بەخێر بن سپاس کە بەشدارن لەگەڵمانە زۆر باشە بەڵام بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین دوایی دێمە سەر پرسیارەکانی تر بۆچی پارتی جەخت لە گواستنەوەی ئەزمموی سەرکەوتوی هەرێمی کوردستان دەکا بۆ باقی عێراق بەڵێ زۆر سپاس طبعاً عمقی استراتیژی پارتی دموکراتی کوردستان بەغدایە بۆیە بەغدا بە نسبەتی ئێمە زۆر مهمە و بە ئیدارەیەکی سەلیم بە شەفافیەتێک بە ڕاگررتنی ئەو گەندەڵیەی کە ئێستا لە عێراق دەکرێت بەڕاستی جەنابەت لە مقدمەکە ئیشارەتت بە 3500 مۆلیدەی گەڕەکەکاندا بەڵام لە بیرمان نەچێ 25,000 مۆلیدەی ماڵانیش ڕاوەستا لە بیرمان نەچێت سەرباری 25,000 مۆلیدەی ماڵان 5,000 مۆلیدەی مەطعەم و دائیرەکان و هوتێلەکانیش ڕاوەستا ئەمانە هەمووی بابەتی یەکەمت بوون بۆ ئێمە دەمانەوێت ئەو تەجروبەیە بگوازینەوە من لێرەم تەجروبەیەکی سەرکەوتوی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بینەرانی خۆشەویست ڕوون بکەمەوە کە بە دڵنیاییەوە ینی ئێمە لە چێوە دەستمان پێکرد ئێمە کۆمەڵی قەیرانمان لەبەردەم بوو قەیرانی ئابووری بڕێنی هەرێمی کوردستان لە 2014 سەرچاوە داراییەکان کۆرۆنا نەخۆشی کۆرۆنا قەیرانی تەندروستی قەیرانی ئابووری ئەو هەموو قەیرانانەمان لەبەردەم بوو بەڵام بەڕاستی ئێمە کۆڵمان نەدا و توانیمان لە گلەی و گازاندا بچینە ناو بواری کارکردن ئەمەش بوو وای کرد کە ئێمە بتوانین ئەزمموونێکی سەرکەوتوو لە هەرێمی کوردستان بە سێ خاڵی گرنگ کە ئەویشیان یەکیان دیدگای ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت کە بەڕاستی ئەو دیدگایە وای کرد کە هاوڵاتی ببێتە بەشێک لە پرۆژەکانی گەشەپێدان و هەروەها بەڕێوەبردنێکی ژیر کە ئەو بەڕێوەبردنە وای کرد ئێمە پرۆژەکانمان لە واقعدا ببینین لە هەمان کاتدا گەنجان و هاوڵاتیان و توانەکانی ناوخۆمان ببنە بەشێک لە بەڕێوەبردن زۆر باشە کاک دکتۆر علی ڕەشید ئێمە هەر لەسەر مەسەلەی مۆلیدەوە ئەوانە ڕادەوەستی من دەمەوێت سەرنجتان بۆ خاڵێکی زۆر گرنج ڕاکێشم ئێستا خۆشتان ئاماژەتان بێدا لە هەرێمی کوردستان وا بڕیارە تا کۆتایی ساڵی 2026 ئیتر بە تەواوی خاچی کوردستان هەرێمی کوردستان هەمووی ببێتە کارەبای 24 کاتژمێری بەڵام ئەوەی مایەی بەڕاستی پێکەنینە ئەویشەوەیە لە بەغدا کە شانازی پێوەکەن ئێستا کردوانەتە دەستکەوت ئەپلیکیشنێکیان داناوە دەڵێ ئەم ئەپلیکیشنە زۆر پێشکەوتووە بە ناوی نظام مۆلیدەتی واتە چۆن پارەی مۆلیدە وەرەگری مۆلیدە کەی ئیژەکە لە باتەوەی مۆلیدە لابەرن نەیهێڵن مناویان ناوە مۆلیدەکەی من ینی دەمەوێت بەراوردێک لە نێوان ئەمە بکەین ئەوان نایەنەوێت کارەبایان هەبێ ئەنەوێت مۆلیدەیان هەبێ اینجا ئەو ئەپلیکیشنە یعنی بۆ ڕوونکردنەوە تەبعاً خاوەن مۆلیدەکان لە ئێستا و لە کۆنیش و لە داهاتوش ئیلتیزام بە هیچ نظامێک ناکەن چونکە بەشێکیان هەر عنتەرن ئەوانێکەوە لە ینیکەواتە هی دەسەڵاتدارەکانە بەڵێ بەدڵنیاییەوە بۆیە ینی چەند نظامی ئەپلیکیشنی دیکەش دابنێن سەرکەوتو نابن چارەیان ئەوەیە وەکو چاو لە هەرێمی کوردستان بکەنیان ئەو ئەزمموونەی ئێمە بگوازینەوە بۆیان کە کارەبایان ببێتە 24 کاتژمێری کارەبای 24 کاتژمێری ئێستا تەماشا بکەین یعنی کۆمەڵێکی ئیجابیاتی هەبوو جگە لە ئەو بوارە ژینگەیانەی کە هەبووە لە بواری ئابووریشدا هەم هاوڵاتی قازانجی کردووە هەم حکوومەت بە شێوەیەکی گشتی باش کاک دکتۆر علی دێمەوە سەر بودجە وەکو ئاماژەشم پێدا ئەمە ئاشکرا ئەمە بەتەنها قسەی من نییە قسەی کەسانی پسپۆر و شارەزاشە بەو لە 5 بودجە زەبەلاحەکەی عێراق ئەو پارەکەمە کە هاتۆ بۆ هەرێمی کوردستان توانیوێتی ئەو هەموو پێشکەوتنە لە قۆناکێکەوە بڕوا بۆ چەندین قۆناکی پێشکەوتوتر بەڵام لە عێراق لە بری بۆ پێشەوە بڕوا بۆ دواوەچەوە ئەی باش ئەو پارە زەبەلاحەت چی لاتۆ بۆ طبعا جەنابی حاکم طبعا ئەو پارە زەبەلاحە من فترێک پێش ئێستا لە بەسڕا بووم بۆ مؤتەمەرێک تێشتی باشت دیوە ئاوی خواردنەوەیان نییە و ژینگەیان سەفرە و نەخشەدانانی ئاوەدانیان سەفرە یعنی تەنانەت دەتوانم بڵێم ڕێژەی کانسەر و
سەرەتان لە زۆرترین ئێستا نەخۆشی ئەیدز بڵاو بۆتەوە کاکە لە بەس بەڵێ 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 مخدرات و ئەیدز و ینی کۆمەڵک بابەتیانێ بۆیە ئێمە دەڵێن 105 بەڵام 105کەش نەهاتووە کەمتر بووە یعنی 105کەش نەهاتووە ئەوەی هاتووە تەنها بۆ موچەی فەرمانبەران و بەڵام لەو 195 ئەوان هەمووی بە گەندەڵی و هەمووی بە ناشەفافیەت و هەمووی بە فیڕۆ درراوە بۆیە هیچ چاریان نییە ئەگە بمانەوەی عێراق بێتە سەر پێی خۆی و خزمەتی هاوڵاتیانی بکە دەبێت چاو لە ئەزمموی هەرمی کوردستان بکە ئەوان تاک داوایان لە کۆمپانیەکانی مە کردووە بچن ئیشیان بۆ بکەن بەڵام هەندێک کۆمپانیای دڵسۆز وەکو کۆمپانیای گروپێ من کە من ئاگادارم سەرۆکوەزیرانی پێشتر مستەفا کازمی داوای لێ کرد بچێ بەڵام ئەو بتی ئەمن خزمەتی هەرێمی کوردستان دەکەمە تا ئێریشیان بەمن بێ زۆر باشە بەڵام کاک دکتۆر علی ڕەشیدیانی بابینە سەر ئەو پرسیارە ئەو ئاوادانی کە ئێستا بەگشتی لە تەواوی کوردستان هەیە و بە دیاریکراوی لە شاری هەولێر جەنابەت سەرۆکی ئەنجومەنی پارێزگایی هەولێر ئەمە چی دەگەیەنێت ینی ئێستا ئەگەر بڵێم خەڵکی پایتەخت خەڵکی هەولێر چۆن سەیری ئەو ئاوادانیە دەکەن خەڵک دڵخۆشن ینی متمانەیان زیاتر بە حکوومەت لە هەر بوارێک کابینەی نۆ دەستی پێکردبی بەڵێنەکانی زووتر جێبەجێ کردیە لەوەی کەەوە قرار بووە لە ڕێگەوبان ئێستا تەماشا بکەین ڕێگەوبانی هەرێمی کوردستان کە یەک لە بنەما سەرەکیەکانە بۆ بژانەوەی ئابووری هەمووی لە ئاسێکی باشدایە لە ئاو یعنی ئەوەی کەەوە دابینکردنی ئاو بۆ 30 ساڵی داهاتوو ئەمە کارێکی بەڕاستی مستەحیل وە ئەستەم بۆ کە جێبەجێکرایە لە ڕووی بەنداوەکان لە ڕووی کشت و کاڵ لە ڕووی تەندروستی و پەروەەردە تەماشا دەکەین ڕۆژ بە ڕۆژ هاوڵاتیانی هەرێمی کوردستان زیاتر حکوومەتیان خۆشتر دەوێت متمانەیان زیاتر پێ دەبێت ئەمە بەڕاستی هەنگاوێکی گرنگە کە حکوومەت ئێستا دەتوانین بڵین زۆر بە پشت ئەستوریەوە هەنگاوەکانی خۆی دەنێ هەنگاوەکانیشی لە پێناو خزمەتکردنی داهاتووی نەوەکانی ئەم وڵاتەیە زۆر باشە کەواتە کاک دکتۆریانی ئێستا هەردێمەوە سەر ئەو پرسیارانی تەواوی خەڵکی کوردستان بە گشتی خەڵکی هەولێریش بە تایبەتی لەو ڕاستیە گەیشتون کە تەنها لایەن کە تەنها حیزب بتوانێت پارێزگاری لە هەرێمی کوردستان کە خزمەتی هەرێمی کوردستانیش با پارتی دیموکراتی کوردستانە بۆیە لەم هەڵبژاردنە پێ دوایە زۆرترین دەنگ بۆ پارتی دەبێت بە دڵنیایی لە هەڵبژاردنەکانجیش هەر زۆرترین دەنگ بۆ پارتی دیموکراتی کوردستان بووە بەڵام ئێمە لەو هەڵبژاردنە چاومان لەوەیەکەوە لە ملیۆنێک دەنگ دەرزیاترمان هەبێ پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئاسی عراق تاکە حزبە و گەورەترین حزبە کە زۆرترین دەنگی هەبووە و وەکو حزب زۆرترین کورسی هەبووە لە هەڵبژاردننی داهاتوشدا بە دڵنیاییەوە زۆرترین دەنگمان دەبێت چونکە بەڕاستی ئەوەی ئێستا ئەو هەموو خزمەت گوزاریە کە ئێستا دابین دەکرێت کارەبای 24 ئەمە چارەسەرێکە بۆ 30 ساڵی تر ئاو بۆ 30 ساڵی تر ڕێگەوبانەکان ئەوەی جەنابە دەبێت پشتێنەی سەوز بەڕاستی بەقەدەر هەمووی مهم ینی پشتێنەی سەوز هەر خۆی لە خۆی شارێکی نوێیە کە دەورە پشتی هەولێر دەگرێت لە کۆمەڵێک پرۆژەی خزمەت گوزاری وەکو مۆتێل و هۆتێل و مەسرحی ڕۆمانی و کوشک و مەتاعم و یعنی ئەسب سواری و باڵ و ئەمانە هەمووی لە ناو پشتێنەی سەوزە اینجا پرۆژەی ڕووبارۆچکەی هەولێر کە ئەمەشیان بیرۆکەی ڕێزدار مەرجە و سەرۆکمان کاک مەسعود بارزانی بووە لە ساڵی 2004 کە ئاوێک لە ڕووباری گەورە بێ بە چاردەورەی هەولێر وەکو ڕووبارۆچکە ئەمانە بەڕاستی هەمووی لە داهاتوێکی زۆر نزیک دێبنا واقع و دەیانبینی باش کاک دکتۆر ڕەنگە کاتم زۆر نەما بێ من وەکو دوا پرسیاریش ئەو پێکەوە ژیانی لە هەرێمی کوردستان هەیە ئەو ئارامیە ئەو سەقامگیریە پێکەوە ژیانی نەتەوەیی ئاینی ئاینزایی کە لە عێراقان نایبینین دەڵێن ئەزمموی خۆمان بگوازینەوە بێ ئایا ئەوانەوە قوبوڵەکەن بەدڵنیایی ئەوانەی ئێستا لە حکومن قوبولی ناکەن بەدڵنیاییەوە چونکە ئەوانە تەنها یەک ڕۆژ دەبینن سبە و دووزبەی نابینن ئەوان کار ناکەن بۆ نەوەکانی داهاتویان ئەوەی هەیە لە هەرێمی کوردستان طبعاً ئارامی و ئاسایشەکە خاڵی ڕەکیزەی یەکەمە لەبەرەوەی ئیستیسمار و وەبەرهێنەر و خەڵکی خواپێدا و لەو شوێنانە دەبن کە ئارامی تێدایە ئەو ئارامیەش دەبێتە هۆی بژانەوەی ئابووری ئێمە کار دەکەین بۆ ئەوەی نەوەکانی داهاتومان بۆ 30 ساڵی تر پێویستیان بە یعنی خزمەت گوزاری نەبێت ئەوان تەنها ئەوڕۆ دەبینن وەسبەی نێش نابینن بۆیە
دڵنیام ئەگەر ئەوان بیان هەوێ ئێمە ئەو ئەزمونە بگوازینەوە طبعا ئەو ئەزمونە تەنها بە وەڕقە ناگوازرێتەوە ئەو ئەزمونە بە کەوادیری و بەجێبەجێکردنی دەستور و بە قوانین و بە ستاف و کەوادیری هەرێمی کوردستان کە بەڕاستی چێبڕچەی ستافەکانی نێودەوڵەتی دەکەن ئێستا ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نۆ بە ڕابەرایەتی ڕێزدار مەسرور بارزانی ئەنجامیدا بەڕاستی مستەحیل بوو کە جێبەجێکرا لەگەڵ ئەوەی میزانیە نییە بوجە نییە بەڵام تەماشا دەکەین بژانەوەی هەولێر و سلێمانی و هەڵەبجە و دهۆک و زاخۆ بەڕاستی ئەمە پێمان دەڵێت کە حکومات لەسەر پێی خۆی وەستایە هەرچەندی تحدیەکان زیاتر بێ ئەمە و تحدیانە دەکەینە فڕاست بۆ کارکردن. دەستخۆش زۆر بەڕێت دکتۆر علی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان زۆر سپاس لەم گەشتەی هەواڵەکان سپاس بۆیەوە زۆر سپاس شەوتان باش.